پێویستی پەرەسەندنی خەبات دژ بە دەرکردن و جێبەجێکردنی سزای لە سێدارەجان لە ئێران. هەواڵنێری مافی مرۆڤی هێرانە لە ڕۆژێکدا کە هەواڵی تەسلیمبوونی خامنەئی لە بەرامبەر هەڕەشەکانی ترامپ بۆ ڕەتکردنەوەی گوفتوگۆی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا بڵاوکرایەوە، راپۆرتێکی مەترسیجاری بڵاو کردەوە. بەرە بەیانی ڕۆژی سێشەممە 19 خاکەلێوە، فەرهاد شاکری، عەبدولحەکیم عەزیم گۆرگیچ، عەبدوڕەحمان گۆرگیچ، تاج محەممەد خورماڵی و مالێک عەدیف ئەدای نەسەب زیندانیانی سیاسی ئەمنیەتی زیندانی وەکیلابادی مەشهاد لە سێدارەدران. بنەماڵەی دوو کەس لە زیندانی ئەعدامکراوەکان لە گفتوگۆ لەگەڵ هێرانە هەواڵەکەیان پشتڕاست کردەوە. 4 کەس لە ئەعدامکراوەکان لە شوێنکەوتووەنی ئەهلی سوننە بوون و مالێک عەلی فەدای نەسەب تەنیا تاوانبارێکی شیعە بوو لەم دۆسیەیەدا. بەڵام هەموویان لە دۆسیەکی هاوبەشدا و بەتاوانی بەغی لە ڕێگەی ئەنجامەتی لە گروپە سەلەفیەکان و بەرەی یەکگرتووی نیشتمانی ئەهلی سوننەتی ئێران بە ئیعدام مەحکوم کرابوون. بە وتەی بنەماڵەی ئەم کەسانە کە هێشتا لە بەردەم زیندانی مەشهەد چاوەڕێی وەرگرتنی چەرمی ئازیزەکانیانن، جێبەجێکردنی سزای ئەعدامەکان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە و بەبێ پێدانی دەرفەتی دیداری کۆچایی لەگەڵ بنەماڵەکانیان بەڕێوە چووە. یەکێک لە ئەنجامانی ئەم بنەماڵەیە بە هێرانایوت بنەماڵەکان تەنیا لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لە جێبەجێکردنی سزای لە سێزارەدانی ئەم زیندانیانە ئاگادار کراونەتەوە. ئەم دۆسیەیە 12 تاوانباری لە خۆ گرتبوو کە لە نێوانیاندا 11 کەسیان ئەهلی سوننە و 1 کەسیان واتە مالێک عەلی فەدای نەسەب شیعە بوون. ئەم هاوڵاتیانە ساڵی 1394 لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر کران. نزیکەی ساڵێکی خایان تا لە زیندانە نهێنیەکانەوە گوازرانەوە بۆ زیندانی وەکیلابادی مەشهەد. ئەم زیندانیانە مانگی بەفرانباری 1403 لە نامەیەکدا ئازار و ئەشکەنجە و وەحشیگەریەکانی ناو زیندانەکانی ڕێژیمیان ئاشکرا کردهبوو. ناوڕۆکی نامەکە بەم سەردێڕەوە لەسەر ماڵپەڕەکان بڵاو کرایەوە. زۆر جاران شاهدی ئەوە بووین کە لە زیندانەکانی ئێراندا چی بەسەر هاوڵاتیانی بێدیفاعمان دەهاتووە. ئەم زیندانیە سیاسی عەقیدەتیانە لە 63هەمین ڕۆژی کەمپەینی سێشەمەکانی نا بۆ لە سێدارەجان ئیعدام کران. ئەم کەمپەینە لە ڕاگەیاندنی ئەم هەفتەیە خۆیدا نیگەرانی خۆی لە ئەگەری لە سێدارەجانی ئەم زیندانیە سیاسیە عەقیدەتیانە دەربڕی بوو. ڕاگەیاندنەکە بەم شێوەیە دەست پێ دەکات. لەگەڵ کۆچای هاتنی پشووی نۆرۆز کە تیادا ژمارەی ئەعدامەکان بە شێوەیەکی ڕێژەیی کەم بووبووەوە، سەر لە نوێ شاهدی پەرەسەندنی بەرچاوی دەرکردن و جێبەجێکردنی سزای لە سێدارەدانین. لە ڕۆژانی ڕابردوودا ژمارێکی زۆر لە زیندانیەکان بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەیان گواسترانەتەوە بۆ ژووری تاکەکەسی. بۆ نمونە ڕۆژی دووشەممە لانی کەم 10 زیندانی لە زیندانی قەزڵحەسار گواسترانەوە بۆ بەندی ئەمن، ئەوە بەو مانایەکە ئەگەری لە سێزارەجانیان نزیکە. هاوکات لەگەڵ ئەوە واتە ڕۆژی 19 خاکەلێوە بەرامبەر لەگەڵ 8 ئاڤریلی 2025 راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لەسەر ماڵپەڕەکان بڵاو کرایەوە. ئاگنێز کالامار، سکرتێری گشتی لێبوردنی نێودەوڵەتی لەبارەی ئێرانەوە وتی لە ساڵی 2024دا ئێران لەسەر کەڵگوەرگرتن لە بەکارهێنانی سیستماتیکی لە سێدارەدان بە مەبەستی سزادانی ناڕازیانی دژ بە حکوومەت لە سەردەمی بزوسنەوەی ژن ژیان ئازادیدا بەردەوام بوو. ئامارەکانی ناو راپۆرتەکە کە بە وتەی نووسەرەکانی ئامارێکی تێروتەسەل نییە، نیشان دەدات کە کۆماری ئیسلامی لە ساڵی 2024دا ژمارەی لە سێدارەدانەکانی گەیاندووەتە 972 حاڵەت و بەم شێوەیە بە تەنیایی بەرپرسیارە لە 64% کۆی گشتی لە سێدارەدانەکانی ناو راپۆرتەکەی ساڵی 2024. ئەم ئامارە نیشاندەری ئەو ڕاستیەیە کە کۆماری ئیسلامی بە شێوەیەکی مطلق لە بواری ڕێژەی لە سێدارەدانەکان لە پلەی یەکەمدایە.
راپۆرتەکەی لێبوردنی نێودەوڵەتی نیشان دەدات کە بەلوچەکان لانی کەم 10% لە سێدارزراوەکان پێک دێنن، لە کاتێکدا تەنها 5% کۆی گشتی دانیشتوانی ئێرانن. هەروەها هاوکار لەگەڵ شڕبوونەوەی هەڵسوکۆتی هەڵاواردن و جیاکاری لە دژی کۆچبەرانی ئەفغانستان لە ئێران لە سێدارەزانی هاوڵاتیانی ئەو وڵاتەش 3 هێندە زیادی کردووە و لە 25 کەس لە ساڵی 2023ەوە گەیشتووەتە 80 کەس لە ساڵی 2024دا کە نیوەیان بە تۆمەتی مادەی هۆشبەر لە سێدارەدراون. لە ساڵی 2024دا لانی کەم 30 ژن لە ئێران لە سێدارەدرانکە هێندێکیان قوربانی توندوتیژی خێزانی بوون. 4 کەسیشکە لە کاتی ئەنجامدانی تاوان تەمەنیان کەمتر لە 18 ساڵ بووە لە سێدارەدران. لێبوردنی نێودەوڵەتی لە راپۆرتەکەیدا ئاماژێ بە دەرچوونی سزای لە سێدارەدان بۆ چالاکانی وەک شەریفە محەممەدی، چالاکی مافەکانی ژنان و کرێکاران، وریشە مۆرادی و پەخشان عەزیزی، ڕاوێژکاری کۆمەڵایەتی کوردستانیش کردووە. ئەم ڕۆژانە ئاژانسە هەواڵیە ڕاستڕەوەکان بە ئەنقەست هەوڵدەدەن هەڕەشەکانی کۆماری ئیسلامی لەلایەن دۆناڵد ترامپەوە وەک مەترسی سەرەکی بۆ سەر ڕۆژیم و بە قازانجی هاوڵاتیانی ئازادیخواز نیشان بدەن. بەڵام خودی خامنەیی مەترسی ناوخۆیی واتە پەرەسەندنی ئاخێزی شۆڕژگەرانی جەماوەری بۆ حکوومەتی ئیسلامی بە مەترسیەکی گەلێک گەورەتر لە هەڕەشە دەرەکیەکان لە قەڵەم داوە. پەرەسەندنی ڕێژێ لە سێدارەدانەکان لەم چوارچێوەیەدا خۆی دەبینێتەوە. بەڵام هەموو بەڵگەکان نیشان دەدەن کە چڕبوونەوەی هەنگاوە سەرکوتگەریەکان و بەتایبەتی پەرەسەندنی ڕێژێ لە سێدارەدانەکان تەنها تووڕەئی و ئیرادەی ئازادیخوازان بۆ ڕووخاندنی ڕژیمی ئیسلامی سەرمایە بەهێزتر دەکات و دوا ڕۆژی دەسەڵاتی ڕژیم نزیکتر دەکاتەوە.